کۆنترین جژنی مێژووت بیستووە ئازانی خەڵک ئەو کاتە بۆچی جژنیانە کرد وەرن باباسی کۆنترین جژنەکانی مێژووتان بۆ بکەم و پێتان بڵێم ئەو کاتە خەڵک چۆنی جژنیانە گێڕا. جژن بۆنەیەکی ئاینی و نەتەوەیی یاخود کەلتوریە. تایە خەڵک بە بەستی یادکردنەوەی ڕووداوێکی مێژووی ئاینی یان هەر بۆنەیەکی دیکە کۆبنەوە و ئاهەنگی گێڕن. ئەمە زانیمان جژن چییە؟ ئەی کۆنترین جژن کامەیە؟ بەپێی سەرچاوە مێژووی و کەلتوریەکان زۆرینیان هاوڕان لەسەر ئەوەی نەورۆز کۆنترین جژنی ناسراوی مرۆڤایەتیە لەسەر زەوی. بۆ پێی مێژوەکەی گەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر و وەک جەژنی سەری ساڵی نوێ و هاتنی بەهار دەست پێیەکە. هەرچەنان مێژوەکەی زۆر کۆنترا بەڵام بۆ یەکەم جار و 3000 ساڵ لەمەوبەر لە نووسراوەکانی ئاینی زەردەشتیدا ئاماژە بە نەورۆز کراوە. نەورۆز پێشینەیەکی زۆر دێرینی هەیە. مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ پێش نووسینەوەی ڕووداوەکان و لەناو ئەفسانە و کەلتوری گەلانی ناوچەکەدا ڕێگۆڕیشەی هەیە. لەلایەن ڕێکخراوی یونسکۆشەوە وەک میراتێکی کلتوری هاوبەش ناسێنراوە و لەلایەن چەندین وڵاتەوە بە فەرمی یادیەکرێتەوە. هەر بەپێی سەرچاوە مێژوویەکان دووەم کۆنترین جەژن جژنی ئاکیتۆی بابلیەکانە. ئەم جەژنە مێژوەکەی بۆ نزیکەی 4000 ساڵ لەمەو پێش شەگەڕێتەوە. ئەویش لێکچوونێکی زۆری لەگەڵ نەورۆزا هەیە. بۆ پێی ئەویش لەگەڵ هاتنی بەهار و ساڵی نوێدا یادیەکرێتەوە. لە دوای ئەوانیشەوە چەند جژنێکی دیکە دێن لەوانش جژنی پەڕینەوەی جوولەکەکان کە بە بۆنەی ڕزگاربوونیان لە فیرعەون یادیەکەنەوە. جژنی دیوالی هەندیەکان و جژنی هەستانەوەی مەسیحیەکان و دایان جژنی دیکە. لە ئاینی ئیسلامیشا دوو جەژنمان هەیە. یەکەمیان جەژنی ڕەمەزان و دووەمیان جەژنی قوربانە. جەژنی ڕەمەزان دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان و بە ڕۆژووبوونی تەواوی مانگەکە مسلمانان جەژنێک گێڕن. جەژنەکەی دیکەش کە جەژنی قوربانە تایە مسلمانان یادی ئەو تاقیکردنەوەکەن کە خوای گەورە فەرمانی بە پێغەمبەر ئیبراهیم کرد ئیسماعیلی کوڕی بکاتە قوربانی. سەلامی خوای لەبێت. لبیک اللهم لبیک لبیک لا شریک لك لبیک إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. لە ڕۆژەیە مسلمانان شیرینی ئەبەخشنەوە و قوربانیەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتریەکەن. منیش لێرەوە پیرۆزباییتان لە یەکەم ئینشاءڵڵا هەر لە جەژن و خۆشی و شادی و کامەرانیا بن.